ئیماندارانی خۆشەویست ئێستا ئێمە ئەم مانگەی کە تایە مانگی محەڕەمە ئەمڕۆ حەوتی محەڕەمە ڕۆژی دووشەممە ڕۆژی عاشورایەوە دەی محەڕەمە ڕۆژی دووشەممە پێغەمبەری خوا ئەفەرمێ ڕۆژوگرتنی ڕۆژی عاشورا أحتسب على الله أن يكفر السنة التي قبله ومێدەوارم خوای تەعالا بیکاتە کەفارەتی ساڵێ گوناحی پێشووی زۆر گرنگە ڕۆژی دووشەممە هەوڵ بدەین بە ڕۆژوو بین ئەگەر بۆمان کرا وەکو سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا تۆ لە هەموو شتێکە ئەڵێ با ئێمە پێچەوانەی جوولەکە و گاورەکان بکەین ئەوانیش جوولەکەکان ڕۆژی عاشورا ئەگرن ڕۆژوو تیا ئەگرن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر مامەوە ساڵی داهاتوو من نۆیش ئەگرم یعنی تاسوعا ڕۆژی نۆیەم و ڕۆژی دەیەمیش ئەگرم بۆ ئەوەی ئێمە جیاوازیمان هەبێ لەگەڵ ئەوانە بۆی دینی ئیسلام جیاوازی هەبێ لەگەڵ دینی جوولەکە و دینی گاورەکان جا ئەگەر ئینسان بۆی کرا یەکشەممە بگرێ و دووشەممە بگرێ ئەوە چاکترە و ئەگەر بۆی نەکرا هەر ئەتوانێت دووشەممە بگرێ ئین شاء الله بێتە کەفارەتی ئەبێتە مایەی سڕینەوە کەفارەت یعنی سڕینەوەی گوناحی ساڵێکی پێشوو خوای تەعالا لێمانی قبول بکە